بەڵە بەرەزان لەگەڵتان بەردەوامین و ئەچینە تەوەری دومی بەرنامی بین باش کوردستان کە تەوەرێکی تەندروستی و تێدا قسە و باس لەسەر لەوزەتێن و گۆشتی زیادەی پشتی لووت ئەەکەی مەزانی لەوزەتێن چییە؟ چۆن چارەسەر ئەکرێت نیشانەکانی چین لە کەسی توش بووە چۆن چارەسەر ئەکرێت بۆم بەستە بۆ قسە باسکردنی زیاتر بە پێویستمان زانی میوانداری دکتۆر زۆزک جەمال بکەین پسپۆڕی قورگ و لووت و گوێ و هەروەها جوانکاری لووت بەخێر بە یەکا دکتۆر بەیانی باش سەرەتا با بپرسم لەوزەتێن چییە؟ لەوزەتێن با بڵێن یەکێکە لە لیمفەشانەکان کاکوێتە بەشی پشتەوەی قورد فرمانی چییە؟ ئەمە فرمانی بەرگریکردنە لە لەش لەو ڤایرۆس و بەکتریانی کە لە ڕێی لووت و دەمەوە یەنە ناو لەشەوە. بەڵێ هۆکار چییە؟ توش کەس هۆکار مەسەلەن وەکو باسمان کرد وتمان ئەمە ئەکوێتە بەشی پشتی قۆرگەوە هەچ ڤایرۆسێک یا بەکتریایەک لەو ڕێگەیانەوە یا لە ڕێ هەناسەوە لە ڕێی دەم و لووتەوە ئەگەر بێتە ناو لەشەوە یەکەم با بڵێن یەکەم لاین یەکەم خەت ئەو لەوزەتێنانەیە کە دەست ئەکەن بە بەرگری ئەمە شوا ئەکات کە یەکەم جار لێەوە دەست پێ بکات هەوکردنەکە. بەڵێ بەبەست لە تەمەەن بکەین تەمەەن لە چ تەمەنێکا زیاتر دەراکەوێت؟ خۆی لە ڕاستیدا لە هەموو تەمەنێکە ئەبێت بەس زیاتر لە مناڵە زۆر زۆر یعنی کۆمۆنە با بڵێن زۆرە زیاتر مناڵان ئەیگرن ئەم حاڵەتە تەمەنەکان زیاتر ئێمە تقریبن لە 2 ساڵ بۆ 5 ساڵ ئەمە تەمەنێکی زۆر یعنی کە تووشی ئەو حاڵەتە بێت لە دوای ئەوە شۆ هەیە تەنانەت لە کەسی تەمەنی زۆر گەورەشە بەس زیاتر ئەو تەمەنانە توش ئەبن ینی گەشەکە لەوزتن تێنەکەش لەگەڵ تەمەنیا یاخود هەر لە قۆناغیادەوە خۆی لە ڕاستیە لەوزەتێنەکە زیاتر علاقی بە جۆری هەوکردنەوەکەەوە هەیە یعنی کە هەوە کات گەورە ئەبێت یعنی گەورەبوونی لەوزەتێنەکە زیاتر علاقی بە هەوکردنەوە هەیە بەڵام طبعاً وەکو هەموو ئەندامەکانی لەش گەشەکات لەگەڵ بەڵێ باشە هەوکردنەکە چی وە ئەکات کە زیاتر هەو بکە بۆ نمونە خواردنیش کاریگەری هەیە یاخود چی؟ بەڵێ خواردن کاریگەری هەیە بەڵام با بڵێن ئێمە زیاتر ئەم حاڵەتانەی کە توش ئەبن یا بەکتریایی یا ڤایرۆسیە بەڵێ یعنی وەکو هەموو التهاباتێکی تر یعنی لە وەکو کە با بڵێن چۆن ئەم بەکتریایات ئەم ڤایرۆسە پەلاماری لەش ئەیات تووشی لەوزەتێنەکە ئەبێت. بەڵێ بەباس لە ئەرک و فەرمانی لەوزەتێن بکەین ئەرک و فەرمانی لەوزەتێن بۆ خۆی چییە لە قورکی؟ ئەرک و فەرمانی بەرگریکردنە لە لەش وەکو پێم وتی ئەمیش لە دوو ڕێگاوە ڕێگایەکیان ئەوەیە کە با بڵێن دروستکردنی دژە تەنە لە جۆری IgA بۆ لەش ڕێگایکیان ئەوەیە کە هەندێک خانە دروست ئەەکەن کە پێیان وترێت تی لیمفۆسایت ئەمانە شخانی بەرگری لەشن. بەڵێ باشەوانی کە ینی تووشێوکردنی لەوزەتێنە بن ئەگەر دیارە فەرمانی بەرگریکردن لە لەشە ینی بەرگی لە شیشی دادەبەزێ دیارە ئەو کاتێک کە توش ئەبێت بەرگری لە شیشیدا ئەبەزێت طبعاً بەڵام لەوزەتێنەکە کاتێک ئەو فەرمانە بەجێ ئەهێنێت کە با بڵێن فاخ بێت واتە ینی فەرمانی خۆی بەجێ ئەهێنێت بەڵام لەوزەتێنەکە یعنی توش بووە لەم کاتەیە ئیتر نیشانەی لێ دەرەکەوێت وەکو گەورەبوونی لەوزەتێنەکە هەندێک جار لە حاڵەتی بەکتریایەکانە دروستبوونی پەردەیەکی سپی یاخود نقطە نقطەی سپی لەسەر لەوزەتێنەکە و ئەو کەسی توش بووەکە تایەکی زۆری ئەبێت هەست بە لاوازیە کات خواردنی بۆ ناخورێت مەسەلەن هەناسەی بۆ نادرێت قودانی بە ئازارە بێت هەندێک جاری تر لیمفەگرەکانی ملی هەمووی ئاوسێ لەگەڵیا و هەست بە بەردەوام بە ماندووبوو نەکات. بەڵێ بەبەس لە بکەین بۆچی زۆر جار خواردنی شتە ساردەکان ساردەمەنیەکان ئەبنە هۆی گەورەبوونی لەوزەتێنەکان و ئیلتیهابکردنی دیارە لەوزەتێن لە جەوە ساردەکانە زیاترە ئەمەش زیاتر پەیوەندی بەوەیە کە لە جەوە ساردەکان دیار ئەم ڤایرۆس و بەکتریانە ئەکتیڤ بن کە پەلاماری لەوزەتێنەکانەیە لەوانەشە وەکو باسمان کرد حاڵەتێکی کەمی بەرگری لەش
دروست ببێت و ئەکەکە ئەم لەوزەتێ ئەم بەکتریا و ڤایرۆسانە پەلامار بێت. بەڵێ دکتۆر خواردنی ساردەمەنی بەس لەوکە لە کەشوایەکی ساردا بەکتریاکان ئەکتیڤە بن چالاکە بن هەنی خواردی ساردەمەنیش هەر لەو ڕوانگەوە دەوترێت ینی باش نییە بۆ لەوزەتێ خۆی خواردنی ساردەمەنی بەڕاستی هێشتا بە تەواتی ساغ نەبووتەوە ینی ئایا خراپە یا هەکارێکە بۆ دروستبوونی بەس بۆ چونێکی باو هەیە ینی بەڵێ ئەمە هینی لەسەر کراوە با بڵێن توێژینەوەی لەسەر کراوە هەندێک ئەڵێن پەیوەندی بەوە هەیە هەندێک ئەڵێن پەیوەندی پێوەنی ینی هێشتا ساغ نەبووتەوە بەڵام هیچ لەسەر کراوە با بڵێن ڕیسێرچی لەسەر کراوە کە گوایە پەیوەندی بە خواردنە ساردەکانەوە هەبێت. بە کەی پێویست دەکات لەوزەتێنی مناڵ ببرێت؟ کەی پێویست دەکات؟ طبعا مجموعەیەک حاڵاتمان هەیە کە پێویستەکە ئەم لەوزەتێنانە لا ببرێت. بۆ نمونە ئەگەر ئەو کەسی توش بوو خاستن بناو با بڵێن چەند جارێک ئەم لەوزەتێنە بگرێتەوە کە پێوترێ ڕیکەرنت ئەکیوت تۆنسلایتس یعنی چەند جارێک ئەم حاڵەتە ئەگرێتەوە. بۆ نمونە کەسی توش بوو لە ساڵێکە 7 جار یان زیاتر لەوزەتێنە ئەگرێت یاخود با بڵێن ئەگەر لە ماوەی 3 ساڵە کولی هەر ساڵێک 3 جار لەوزەتێن بگرێت یاخود ئەو حاڵەتانی کە ئەبن بە دوومەڵی لەوزەتێن و چەند جارێک دووبارە ئەبنەوە. بڵێ یا هەندێک لەو حاڵەتانی کە تووشی هەناسەتونی ئەبن بەهۆی لەوزەتێنەکانیانەوە هەندێک جار لە کاتی خەوا پرخیان بۆ دروست ئەکات و هەندێک جار ئەبێتە هۆی وەستانی هەناسەیان بۆ ماوەیەکی کورت بۆ چەند ساتێک. بەڵێ ئەمە هەندێک حاڵاتی کەش هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە لە کەسێکی زیاتر ئەمانە با بڵێن بە تەمەنەکان ئەگرێتەوە ئەگەر ئێمە مەسەلەن بترسین لەوەی کە ئەم حاڵەتە حاڵەتێکی شێرپەنجێ یاخود وەرەمیە و هەندێک جار ئەبێ بە بەشێک لە نەشتەرگەریەکی تر بۆ نمونە نەشتەرگەری قوڕک ئیتر لە بۆ هەر شتێکی تر بێ ئایا بۆ جوانکاری قوڕک بێ یا بۆ هەندێک حاڵەتی تر هەیە با بڵێن ئەم لەوزەتێنەکان ئەمن بە بەشێک لابرنی لەوزەتێنەکە بە هەر بە نەشەگەری ینی لا دەبرێیان بۆ منە ینی دەرمانی چارەسەری شەیە بەبێ نەشەگەری لە ڕاستیە ئێمە دوو ڕێگامان هەیە بۆ چارەسەری یەکەمیان ئێمە پەنا بۆ دەرمانە بین یعنی ئێمە گەر نەخۆشیەکێتە لامان یەکسەر بەڕیاری نەشتەرگەری ناین یەکەم جار چارەسەری دەرمانیمان هەیە بۆ لابرنی هەوکردنەکە. دوای ئەوە ئەگەر ئەو حاڵەتانەی کە پێشتر باسم کرد هەبوون بڕیاری نەشتەرگەری. بەڵێ ئەگەر کەسی توش بووی بە لەوزەتێن پێش نەشتەرگەری ئەگەر نەشتەرگەری نەکات زەرەری و زیێنەکانی چین لەسەر تەندروستی لەوزەتێن نەخۆن؟ وەڵاهی مانەوەی لەوزەتێنەکە بۆ شێوەیە با بڵێن ئێمە تەبعاً باسی لەوزەتێنێکی نەخۆش ئەکەین نەک لەوزەتێنێکی ساخ. لەوزەتێنێکی نەخۆش مانەوەکەی وەکو باسمان کرد نیشانەی زۆرە یعنی بە بەردەوامی ئەو کەسە هەست بە لاوازی ئەکات یعنی مەسەلەن حەزی بۆ خواردن نامێنێت یاخود لە حاڵەتی زۆر کەمایەوە لەوانەیە بێ بە ڕۆماتیزم لە لەشیە با بڵێن کاندێ جار تووشی دڵ ئەبێ تووشی جومگەکانە بۆ مناڵ کار لە گەشەی منداڵ ناکات بە تەشید کاری تێ ئەکات ئەو هەندێک جار لە حاڵەتی زۆر بمێنێتەوە لەوانەیە تووشی ئیلتیهابی گورچیلەکانی بکات یعنی ئەمانە هەمووی ماک و حاڵاتن کە بۆی لەوزەتێنەوە دروست ئەبێت ئەگەر ماوەیەکی زۆر بمێنێتەوە. دکتۆر هەندێک منداڵ بەتایبەت ئەگەر لەوزەتێنیان هەبێ ئەنی دەمیان کراوەتە زۆر جار نەزانمەوە هۆکارەکەی ئەوەیە؟ نەخێر ئەمە با بڵێن خۆی ئەمە دوو بەش ئەم پرسیارە یعنی تۆ ئەمە لێرە پرسیاریش کای هێنێت کە ئەویش بەشێکی ترە لە لەوزەتێن کە گۆشتی پشتی لوتی پێوت. بەڵێ یعنی ئەمە با بڵێن زیاتر پەیوەندی بە هەناسە تۆنگیەوە هەیە یعنی ئەم مناڵە ناتوانێت بە لوت هەناسە بە بەدەم هەناسە بەتەمە گۆشتی پشتی لوتە هۆکارەکەیان ئەمە هۆکارەکە زیاتر گۆشتی پشتی لوتە بەڵێ لەوزەتێنەکەش ئەمە هەر دروست ئەکات هەندێک جارە بێتەوەی ڕێگل لە هەناسەدان بەڵام ئەمە زیاتر هۆکاری گۆشتی پشتی لوتەکەیە ئەم کەسە ناتوانێت بە لوت هەناسەبات بەدەم هەناسە. بەڵێ بۆچی ئەو کەسانی کە لەوزەتێن هەیە زۆر کات لە کاتی عیلاج خواردن و دەرمانی چارەسەری لەوزەتێنە ئەڵەت ناوسکم ئەیەشێ ئەمە هۆکاری دابەزێنین تیاب خۆی وەکو باسمان کرد لە پێشە لەوزەتێن لیمفا گرەیە با بڵێن لیمفەتیشوە هەنێک لیمفاتیک تیشوی تر هەیە با بڵێن شانە لە ناو سکوڵی هۆڵەکانە
کە ئەمە پەیوەندیان هەیە بەیەکەوە یعنی ئەم با بڵێن ئەم هەوکردنەدا ئەبەزێ بۆ ئەو لیمفەگریانەی ناوسکیش با بڵێن چۆن هەست بە ئازاری لەوزەتێنەکەکە هەست بە ئازاری ناوسکیشەکات ئەمێمە ینی ئازارەکە دروست باشە بۆ نەشەگەرێکە دەوتێت لە منداڵدا ینی ئاسانتر نەشەگەرێکە دەکەێت تاوەی کە کەسە گەورە بێت یا هیچ جیاوازێکی نییە لە ڕاستیدا ئەگەر ینی ئەمە زیاتر پەیوەندی بە دوای نەشتەرگەرێکەوە هەیە لەوانەیە نەشتەرگەریکردنی مناڵ با بڵین بۆ خۆی بۆ مناڵەکە تۆزێک ئاسانتر بێت ئەجنا وەکو بڵێ پرۆسیجر وەکو ئیش هەریەک ئیشە لە گەورە و مناڵە لەوانەیە وەکو مەسەلەی ئازارەکە بۆ گەورە زیاتر بێت تاوەکو ئەگینا هیچ جیاوازێکی نەشەگەرێکە ئاساییە یەک شتە ینی باش هەندێک کەس دەڵێن کە دوای نەشەگەرێکە هەندێک کەس قەڵەو دەبێت ینی حاڵتە پەیوەندی بەوە هەیە کێشی زیاد دەبێت ئەمە بڕوان ناکەم بەس زیاتر ئەمە پەیوەندی بە کرانەوەی ئیشتیها و شەهی ئەو کەسەوە هەیە دیارە ئێمەوەکو باسمان کوتمان حەزی بۆ خواردن زۆرە بێت حەزی نامێنێت بەڵام کە تۆ لەوانەیە حەزەکەی زیاتر ئەبێت لەوانەیە بۆ خواردن و زیاتر پەیوەندی بۆ هەیە نەک بڵێ حاڵەتێک بێت وەکو پەیوەندی بەڵێ بچینە سەر گۆشتی زیادەی پشتی لوت ئەمە چییە ئەمە هۆکای دروستبوونەکەی چییە بڵێ ئەمیش هەر لیمفەشانەیەکە و لەوزەتێنەکە ئەمە کێدە پشتی لوتەوە با بڵێن فرمانی ئەمیش هەر بەرگریکردنە لە لەش وەکو لەوزەتێنەکان ئەمیش کە لە کاتی هەوکردنا گەورە ئەبێت کە گەورە بوو کارێکی واکات ئەو کەسە ناتوانێت هەناسەی تند ئەبێت و هەموو ئەو نیشانانی لەوزەتێن ئەیا بەدەستەوە بەڵام کەسی توژبوو بە گۆشتی پشتی لوت لەوە ئەچێت حاڵاتی پرخە و هەناسەتۆنیەکەی زیاتر بێت تا ئەوانەی کە تووشی لەوزەتێن هۆکاری ڤایرۆسی یان بەکتریایە مەش خۆی هەردووشیانە بەڕاستیە بەڵام با بڵێن ڤایرۆسیەکە لەوە ئەچێت زیاتر بێت ینی بەڵێن ئێمە دوو جۆرمان هەیە هۆکاری ڤایرۆسیشمان هەیە هۆکاری بەکتریاییشمان هەیە لە هەموو حاڵتەکانە یەکێکە لەو دوانە بەڵام جاری وایە ڤایرۆسیەکە بەکتریاییشی بەدوایەت ئەیکا بە ئیلتیهابێکی درێژخایەن با بڵێن بڵێ مەریوانە چۆن سەرباسی لەوزەتێن زۆر کاتەوترێ بەردی لەوزەتێن نازانم ئەم قسەیمانەی چییە بەڵێ بەردی لەوزەتێن چییە ئێمە خۆی لە ناو لەوزەتێنەکاندا هەندێک چاڵمان هەیە کە پێوترێت کریت ئەمە هەندێک جار پیسی و با بڵێن خۆراک و ئەم نوع ئاشتانی تیاکۆ ئەبێتەوە کە ماوەیەکی زۆری بەسەرە ئەچی ئەمە ڕق ئەبێت و هەندێک جار لە ناو لەوزەتێنەکەەوە بەشێکی بچووکی دیارە یعنی ئەگەر کە ئەو نەخۆشە دەمەکاتەوە ئەیبینیت زەردە یاخود سپیە ئەمە ئەو بەشە بچووکەکەیتە دەرێ پێی ئەوترێت بەردی لەوزەتێن جا ئەمە هەندێک جار خۆی ئەکەوێتە خوارێ هەندێک جار پزیشکەکە بۆ دەرەهێنێت یعنی ئاسان هەرەتوانی تۆ لە کلینیک یا لە نەخۆشخانەکانە بە ئاسانی ئەم بەردە دەرەکەیت و ئەیتۆ دەست نەخۆشەکە و پیشانیت و بۆنێکی ناخۆشی لێت زیانی هەیە وڵی وەکو زیان ئەمە طبعا ئەو کەسە دایم هەستەکە کە با بڵی شتێک لە ناو قورگایەتی چونکە ڕقە ئەمە حاڵەتێکی تریش ئەوەی ئەمە دەلالە لە درێژخایانی هەوکردنەکە ئەکات ینی ئەمە لە حاڵەتی لەوزەتێنی درێژخایەنە ئەم بەردە دروستە بێت ینی ئەم کەسە لەوزەتێنێکی بەردەوامی هەیە و بۆشی هەیە ئەو بەشانە بۆنی ناخۆشە و بۆنی هەناسی ئەو کەسە ناخۆش بکات دروستە بێتەوە بەردەکەم زۆر بە ئاسانی دروستە بێت چکە لەوزەتێنەکان چاڵی زۆر تایە و زوو هەوکردنەکە کە هەوکردنیشی کرد دروستە بێتەوە نەشتەرگەری بەڵێ شەریکێکە لەو حاڵەتانەی کە پێوترێت لەوزەتێنی درێژخایەن ئەوش یەکێکە لەو حاڵەتانەی کە پێویستی بە نەشتەر باشە لەوزەتێنەگەر بەم جۆرە بمێنێتەوە کاریگەری لەسەر دەنگ یاخود گۆڕانکاری لەسەر دەنگی و کەسە دێت دروستی دەکات کاریگەری بەڵێ خاصن لە کاتی ئەو کاتانی کە مەسەلەن هەوکردنەکە زۆرە یاخود ئەگەر هەوکردنەکە وای لێبێت دوو ماڵ دروست بکات بڵێ کە بەشێکی قڕک بە تەواتی ئەگرێت ئەو کاتانەیە گۆڕانکاری بەڵێ دکتۆر من بخۆم لەوزەتێنم هەیە زۆر کەس بەوەیە هەستەکەم کەیتر لەوزەتێنەکانم ئازارمەیات و بێزار مەکات کە هەستەکەم جونگەکانی لەشم بە تایبەتی ئەژنەکانیشەمە هۆکار ئەوە وەکو باسمان کرد ینی نەمان و ئەگەر حاڵەتێکی ئێستا تۆ لەوانێت چەند ساڵێکە هەر بێ ئەم لەوزەتێن ئەگەر حاڵەتەکە بێ بە مزمین و زۆر بخایەنێت وەکو باسمان کرد ڕۆماتیزم دروست دەکات و ئەیاتە کێ ئەم ڕۆماتیزمە زیاتر لە جونگەکانە دەرەکەوێت ئەوە تۆش ئەو ئازارت هی ئەوەیە دکتۆر سەبارەت بە گۆشتی زیادەی پشتیلوت ئەمیش بە هەمان شێوازی لەوزەتێن ینی کاریگەری لەسەر تەندروستی کەسەکە دروست دەکات یا نیشانەکانیان لە یەک دەچن
خۆی لە ڕاستیە گۆشتەکە لەوە چێ کاریگەری زیاتر بێت تا لەو زەتێنەکە چونکە ئەمە پەیوەندێکی زۆری هەیە بە یعنی بە هەناسەدانەوە یعنی ئەو کەسە هەناسەی بۆ نادرێت یعنی خاستن لە کاتی خەوا هەناسەی بۆ چەند ساتێک لەوانەیە بۆستی وای لەکە خەبەری ئەکاتەوە خاستن ئەمە لە مناڵە ئەم حاڵەتە خەبەری ئەکاتەوە یعنی وای لێ ئەکات کە بە ڕۆژ ئەم کەسە گێژ بێت خەواڵوو بێت مەسەلەن چالەکیەکانی ڕۆژانی بە باشی نەکات یعنی ئەمە جگە لەوەی وەکو هەموو هاوکردنێکی تر ئەم کەسە تای ئەبێت ئەم کەسە مەسەلەن ئازاری ئەبێت قودانی باش نابێت وەکو باسمان کرد بەڵێ جیاوازی چێ لەگەڵ جیوب یان زۆر کەس کە جیوب بێ ڕەنگەوا تێبگەن ئەمە جیوب بێت خۆی لە ڕاستیە جیوبەکان با بڵێن گیرفانەکانی لوتن ئەمان جیاوازیان هەیە تەمان ئەم گۆشتە لە پشتی لوتە ئەمە هەڵەوە ئەوسێت بەڵام هەندێک جار بەسەرەن نیشانەکانیان لێکەچێ ئەو زۆربەی کادەمانی ئەم گۆشتیان هەیە لوتیان تەڕە بە بەردەوامی لەوانەیەوانی کە جووبیشان هەبێ هەر ئاینیشت لوتیان تەڕ بێت تایان هەبێت ئەوانی شەرتایان ئەبێت یعنی لێکچوون هەیە بەڵام ئەم زیاتر ئێمە مەبەستمان گیرانەکەیە یعنی گیرانی لوتە چونکە بۆ ئێمە ئەم گۆشتە بۆ هەناسە دروستەکات بۆ هەناسە و کێشەی یعنی با بڵین تەشەوهی دروستەکە لە دەم و چاوە یعنی ئەو کەسە مەسەلەن ئەو مناڵە وەکو جەنابە باسی کرد دەمی بەردەوامی کراوە ئەبێت لەوە ئەچێت دانەکانی لەسەر یەک جوود نەبێت هەستەکە لوتی گیراوە کەسە ئەو کەسە بە لوت هەرەناسی بۆ نادرێت بە دەم هەناسی ئەنی بەی جۆرێکە یعنی بیشیات لەبەرەوەی تەسکە دڵنی لێوەیەت یعنی هاوە دانیشتووە لە گەمن و توە مناڵێکە سێرەکی پرخەیە بە جێکبێتەوە لە جیوب دکتۆر ینی ئەو کەسە هەر کەس هەر شتیان نیشانی خۆی و هەیە و یعنی حوساتی خۆی پێویستە ینی تۆ ئێمە یەکەم شت پەنا بینە سەر بەر هستری ینی هستری وەرگرتن لە نەخۆشەکە بۆ ئەم حاڵەتانە زۆر زۆر مهمە اینجا دوای پەنا ئەبین بۆ سەر تیشک و ئەم نەو عاشتانە ینی فەرقەکار ینی مەسەلەن تۆ هەر بە تیشک ئەتوانی ئەمە جواب بکەیتەوە ئایا ئەمە گۆشتی پشتی لوتە یاخود جیوبە جیاوازن شتەکان گۆشتی پشتی لوت چییە؟ مەترسیەکانی چییە؟ وەکو باسمان کرد ئەم کەسە لەبەرەوەی کە با بڵین هەناسە بە باشی نایات خاستن لە شەوە لەوانەیە چەند جارێک خەبەری بێتەوە لەوانەیە تاثیر کاتە کاریگەری هەبێ لەسەر ژیانی ڕۆژانی لەوانەیە لە مەکتەبە دوا بکەوێت لەوانەیە کەسێکی مەسەلەن دەرەجەی زیرەکی کەم بێتەوە لەبەرەوەی بەردەوام ئەم تووشی ئەوە بێت تووشی بێخەوی ئەبێ لە شەوە مەسەلەن حاڵەتێکی تر ئەوەیە کە ئەم کەسە بەدەم هەناسایە لەوانەیە شەویلکی فەرقەکات بۆ نمونە دانەکانی جوود نامل لەسەر یەک دانەکانی لاواز دەرەچێت پوشی لاواز دەرەچێت ئەمانە هەمووی ینی با بڵێن حاڵاتە کە تووشی ئەو مناڵانە ئەبێت پێویستی بە نەشتەرگەری هەیە لە ڕاستیە ئێمە وەکو باسمان کرد ئێمە ئەگەر لە ڕێگای با بڵێن دەرمانەکانە ئەو کەسە ئیسفادە نەکات یاخو باش نەبێت ناچارە بین پەنابین بۆ نەشتەرگەری بە زۆری بۆ گۆشتی پشتی لوتەکەش نەشتەرگەرێکی ئاسان دویان وەڵاهی خۆی نەشتەرگەری لەو زەتیان لەناو خەڵکا وا باوەکە نەشتەرگەریەکی ئاسانە بەس خۆی لە ڕاستی ئاسانی گۆشتی پشتی لوتەکەش هەر لە هەمان نەشتەرگەریە ئەکرێت ینی بەیەک ئۆتوانی بکرێت بەیەک ئۆتوانی بیکەی بەڵام ئێمە مەسەلەن ئەم نەشتەرگەریە خۆی وەکوکردن زۆر زۆر ئاسان نییە چکە دوای نەشتەرگەرێکە کێشیان زۆرە چکە خۆت دەزانی چین کێشەکان مەسەلەن خوێنبەربوونە بە دەرەجەی یەک گەورەترین کێشە لە نەشتەرگەری لە وزەتیان و گۆشتی پشتیلوت بالئەخەس ئاسان گۆشتی پشتیلوت زۆر زۆر یعنی قابلە بۆ ئەوەی کە تووشی خوێنبەربوون ببێت لەبەرەوەی تۆ ئەم نەشتەرگەریە بەکراوی بەجێ ئێڵیت یعنی شوێنەکە دوورینەوەیتیان نییە نەشتەرگەریەکە برینەکەی بەکراوی بەجێ ئەمێنێت لەبەرەوە بۆی هەیە تووشی ئەوە ببێت بۆی هەیە تووشی ئازارێکی زۆر ببێ ئەو کەسە دوای نەشتەرگەریەکە یعنی ئەمان ئەو حاڵەتانەیە کە دوایان چەندین نەشتەرگەری بۆ هەردووکیان لەو زەتێن و گۆشتی پشتی لوتیش دروستە بێتەوە جارێکی تر وڵاهی ئەمە تەبعاً دروستبوونەوەی کەمترە با بڵین زیاتر ئەمە لە چ کاتێکا دروستە بێت ئەگەر دروستە بێتەوە ئەگەر تۆ مەسەلەن بەشێک لەو لەوزەتیانە بەجێ بمێنێ یاخود بەشێک لەو کەپسولەی با بڵین کە لەوزەتیانەکە بەجێ بمێنێت یعنی چانسی لە سادەی هەیە بۆ هەڵانەوە بەڵێ دکتۆر بەس لە گۆشتی زیادی پشتی لوت کردەوە پێوتە لوت ئەگیرێ ینی ئەو کەسە ئەمە چ کارگەری کەسە دەنگی دروستەکە لەسەر قسەکردنی ینی ئەمە ئەبێ زیاتر بە پیان ئەوترێت
نيزل سبيتش يعني زیاتر ئەم کەسانە بەلووت قسە ئەکەن لەبەرەوەی هەوایەکی باش ناڕوا بۆ لووتیان تێگیت ئەمە کاریگەرێکی یعنی گۆڕینێک لە با بڵێن دەنگی ئەو کەسە دروست دەکرێت کە پێی ئەوترێت نەیزڵ سپیچ. هی زۆر کاتیش دوای ئەنجامدانی نەشتەرگەریش هەر گۆڕینی سەڵتەکان بەڵێ دیارە ئەمە ئەو کاتە فەرقەکات ینی ئەمە ئەو کاتە کە ئەو سەڵتە ئەگۆڕێت دیارە ئەکرێتەوە سەربارە ئاسایەکەی خۆی ینی پێشتر ئەم دەنگە ینی ئاسایی نەبووە لەبەرەوەی ئەم کەسە گۆشتی پشتی لوتی هەبوو بەڵام کە نەشتەرگەریەکە کات ئەکەڕێتەوە سەرباری ئاسایی خۆی. بەڵێ دکتۆر بەس لە زۆرێک لە هۆکار و چارەسەرەکانیش کرد ئەمان ئەم دوو حاڵەتە بەتایبەت لەوزەتێن و گۆشتی زیادی پشتی لوت ینی شتێک هەیە ناوی خۆپاراستن بێ لێ یاخۆدۆکو ڕێنمایی خۆپاراستن لە لەوزەتێن زیاتر ئێمە لەوزەتێن وەکو هەموو نەخۆشیەکانی تر ینی لە ڕێی کەسێکی ترۆ ئەگوێزرێتەوە بۆ کەسێکی تر ینی خاصن لە حاڵتە ڤایرۆسیەکانە لەبەرەوە خۆپاراستنەوەی تۆ لە کەسی توش بۆ زۆر مەسەلەن نزیک نەبیتەوە وەکو هەموو نەخۆشیەکانی تر دەست شتنا یاخود مەسەلەن کەمتر تەعاملکردن لەگەڵ کەسی توش بووە یاخود بتوانێت ئەگوێزرێتەوە بەڵێ ئەگوێزرێتەوە ینی هەروەک هەموو نەخۆشیێکی تر کە لە ڕێی با بڵێن ڤایرۆسەوە یاخود لیکەوە یا هەشتێکی تر لەوانەیە گوێزرێتەوە. بەڵێ سوپاس دکتۆر بە هیوای تەنووسێکی باش بۆ بەڕێستان و بە بینانی عزیز دکتۆر زۆزک سوپاس تاکەین جارێکی دیکە بەخێوێت ئازان کاتی هەواڵەکانی وەرزش دەچینە